سلااو خۆشەویستان، خۆشحاڵم دووبارە گەڕام وڵاتان بۆ باسکردنی فیلمەکان. وەکو هەمومان ئاگادارین، تەنیا دوای 3 ڕۆژی تر لە سینەماکاندا بەشی نوێی ئەڤەتار فایر ئاند ئاش نمایش دەکرێتن. جا بۆ نوێەوە چەند وردەکاری و چەند زانیارێک کە دەربارەی فیلمەکە بە فەرمی ئاشکرا کراوە، دەمێت بۆی خۆشەویستی باس بکەم دەربارەی نوێترین بەشی ئەڤەتار. دوای ئەوەی هەمومان ئاگادارین، هەمومان بینیمانە، دوای ئەوەی لە بەشەکانی پێشودا ئاشنای دارستان و دەریا بووین، بەڵام لەم بەشەدا جەیمس کامیرۆن دەمانباتە ناو قوڵایی ئاگر و ئاسمان کە زۆر تایبەت دەبێت. جا بۆ ناوی تایتڵەکەی فایر ئاند ئاش دەرێنەر جەیمس کامیرۆن نێنی ناوەکەی ئاشکرا کرد. ئەو گوتی ئاگر فایر هێمایە بۆ ڕق و توندوتیژی و هێزی وێرانکەر، و خۆڵەمێش ئاشەکە هێمایە بۆ خەم، ماتەمینی و ئازاری دوای کارەساتەکان. جا لەم بەشە نوێدا خێزانی سوولی تووشی خەمێکی قوڵ و تاقیکردنەوەیەکی سەختی دەرونی دەبنەوە. جا بۆ چیرۆکەکەی لەم بەشەدا دوو هۆزی نوێمانەیە کە لەم بەشەدا جوگرافی پاندۆرا فراوانتر دەبێت لە چاو بەشەکانی تری. جا ئەو دوو هۆزە، هۆزی ئاگر و بازرگانانی با. هۆزی ئاگر ئەمانەن لە ناوچە گڕکانی و بورکانیەکان دەژین و بە ئاگر و خۆڵەمێش دەورە دراون، پێچەوانەی سروشتی هێمنی بەشەکانی پێشوو. هۆزەکەی تر بازرگانانی با هۆزێکی کۆچەرن کە بە کەشتی تایبەت لە ئاسماندا دەفەڕن و گەشت دەکەن، هاتوچۆیان بە کەشتی تایبەتی خۆیانە. جا ئەوەی دەمێ ئاماژەی پێ بدەم لەو بەشە نوێدا لە بەشەکانی پێشووتر جۆرێکی لایەنێکی ناویەکانمان بینی، بەڵام لەو بەشە لایەنە تاریکەکەی ناویەکان دەبینین. بۆ یەکەم جار چیرۆکەکە لە ململانەی مرۆڤ دژی ناوی دەردەچێت. ئێستا شەڕەکە دەبێتە ناوی دژی ناویەکان. وەخانمە ئەکتەر ئۆنە چاپلین ڕۆلی سەرکردەی هۆزی ئاگر دەجێڕێت بە ناوی فارانک. ئەم جارە ناویەکان وەکو فریشتە و قارەمان نیشان نادرێن، بەڵکو لایەنە شەڕانگێز و تاریکەکەیان دەردەکەوێتن. جاگەت چەند زاریانەیەکی تر بەگشتی بۆ زنجیرە فیلمەکانی ئاڤەتار بڵێم. هەمومان دەزانین کە زنجیرێکی خەیاڵی زانستی لەلایەن جێمس کامیرۆنەوە دروست کراوە. بەش یەکەم ساڵی 2009 پەخش کرا کە پڕداهاترین فیلمی مێژووە بە 2.2 میلیارد دۆلار، و بەشی دووەم کە ساڵی 2022 لە سینەماکاندا نمایشکرا لە پلەی سێمی بۆکس ئۆفیسە بە 2.34 میلیارد دۆلار. خۆی بیرۆکەی فیلمەکە لە ساڵی 1994دا هەبووە، بەڵام پرۆژەکە ڕاگیرە چونکە تەکنەلۆژیای ئەو کاتە هێندە پێشکەوتوو نەبوو کە بتوانێت خەیاڵەکانی کامیرۆن وەک خۆی نیشان بدات. بۆیە دەرێنەر چاوەڕێی کرد تا پیشەسازی سینەما دەگاتە ئاستی جیهانی پاندۆرا، ئەو جیهانێک کە لە خەیاڵی جەیمس کامیرۆن بوو، تەکنۆلۆژیایەک نەبوو دەق پێشکەشی بکاتن. بۆیە ئەو چاوەڕێ کرد کە سینەما بگاتە ئاستی ئەو جیهانەی کە کامیرۆن دەیەوێتن. جا بۆ ڕەنجی پێستی ناویەکان سەرەتا بڕیار بوو کە ناویەکان سەوز بن، بەڵام ئەوان گوتیان ئەگەر ڕەنجی سەوز بێ زۆر تێکەڵ دەبوون لەگەڵ ڕەنجی دارستانەکە، بۆیە بڕیاریاندا ڕەنگەکەی لە سەوز بگۆڕن بۆ ڕەنجی شین. بۆیە هەمومان دەزانین لە بەشەکانی پێشووتر ڕەنجی ناویەکان شین بوو. جا بۆ پەنجەی ناویەکان، ناوی ڕەسەنەکان تەنیا 4 پەنجەیانەیە، بۆ چونکە ئەگەر 5 پەنجە بایە زۆر لە مرۆڤ دەچوو، بەڵام ئەو ئەڤەتارانەی کە لە مرۆڤ دروستکراون لەگەڵ منداڵەکانیان خاوەنی 5 پەنجەنە. چەند زانیاریەک و وردەکاریەک بوو دەربارەی فیلمەکە پێش ئەوەی بینەری بن. من خوێنمەوە و حەزم کرد ئێوەش ئاگاداری بن بۆ ئەوەی بەر لەوەی فیلمەکە ببینن زانیاریش تەواوتان لەسەر ئەو شتە هەبێت کە بەتەمانە بۆی بچن و چیرۆکەکەی و هەندێک زانیاری خێراش بوو. هیوادارم سوودم گەیان بێت. تەنیا 3 ڕۆژی تر 18 دێسەمبەر 2025 بەشە نوێیەکەی ئەڤەتار کە هەمومان بە پەرۆژۆ چاوەڕوانین لە سینەماکاندا نمایش دەکرێت. هیوادارم
بەو شێوەیە بێت کە ئێمە کە بینەر بە شێوەیەکی گشتی چاوەڕوانێتی لە ئاست چاوەڕوانیەکانماندا بێت. تا ڤیدیۆیەکی تر دێم وەلاتان، خواتان لەگەڵ.